ئایا وڵاتی کوردستان ڕاستیەکی مێژوویە یا بەرهەمی خەیاڵاتی مرۆڤی کورد؟ لەگەڵمان بن بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە گرنگ. زۆر جار لە سەرچاوەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە گوایە یەکەم جار سوڵتان سەنجاری سەلجوقی ناوچەیەکی لەژێر ناوی کوردستاندا حکوم دەکرد و ئەو ناوی کوردستانی بەکارهێناوە. ئەم تێگەیشتنە ئەوە دەگەێنێت کە کوردستان پێشتر نەبوو بێت و تورکە سەلجوقیەکان بۆ کوردیان داناوێت. ئەمە وای کردووە هەندێک توێژەری بواری کوردناسی بڵێن کە کوردستان بەرهەمی خەیاڵی ناسیۆنالیستیە و کورد لە ڕابردوودا هەرگیز وڵاتێکی دەستنیشانکراوی بەو شێوەیە نەبوو. لە ناو نەتەوەکانی دراوسەی کووردا ئەو بۆچوونە زیاتر باوە. جا بۆ ئەوەی لە ڕاستی و دروستی ئەم بابەتە بگەین دەبێت هەنگاو هەنگاو سەیری شتەکان بکەین. جا با سەرەتا لە ناوی کورد خۆی بگەین و بزانین ناوەکە لە چیەوە هاتووە. بنەچەی ناوی کورد زۆر جار بۆ تەجێی پرسیار بۆ خەڵک. بەڵام گەر سەیری زمانە دێرینەکان بکەین ئەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە ناوەکە لە کوێوە هاتووە. لە زمانی سۆمەریدا وشەی گاردوو مانای سەرباز دەدات. وشەکە بە هەمان مانە بە شێوەی قاردوو لە زمانی ئەکەدیشدا هەیە. جگەلەوە لە زمانی سۆمەریدا وژێکی تریشێ کە بریتیە لە گوت کە ئەویش لە زمانی ئەکەدیدا دەبێتە قەرادوو. ئەم وشەیە مانای پاڵەوان و شەڕکەر و چەند مانایەکی نزیک بۆ دەدات. واتە دوو شێوەی وشەکە هەبوون، گود و لەگەڵ کاردوو. هەردووکیان مانای سەرباز، پاڵەوان و شەڕکەر دەدەن. لە ڕاستیدا سەرچاوە ئارامیەکان تا ئەمڕۆژ بە کورد دەڵێن قاردوو یان قرد و لە زمانی کوردی خۆشیدا کورد مانای پاڵەوان و گورج دەدات. ئەگەر گومانێکیش لەسەر ئەو بنەچە سۆمەریە دێرینە هەبێت ئەوە ناوی چیای جوودی کە چیرۆکی نوحی پێوە گرێدراوە و ناوێکی دێرینە ئەو بابەتە یەکلا دەکاتەوە. ئەم چیایە دەکەوێتە باکووری کوردستانەوە و لە سەرچاوە کریسیانەکان و قورئانیشدا ناوی هاتووە. شاخەکە لە قورئاندا بە شاخی جوودی ناوی هاتووە کەچی لە زۆر لە سەرچاوە کریسیانەکاندا ناوی دووهەمی کاردوو یاخود قاردوو بەکاردێت کە ئەوە دیسان ئەوە دەسەلمێنێت ئەم دوو ناوە هەمان مانایان هەیە بۆیە هەمان چیە هەردوو ناوەکەی هەیە. جۆرج سێل کە ڕۆژهەڵاتناسێکی بەریتانی بوو لە ساڵی 1697دا لەدایک بووە، ئەو لە ساڵی 1934دا قورئانی کردووە بە زمانی ئینگلیزی. لە پەرتووکەکەیدا بە ناونیشانی قورئان کاتێک کە دەگاتە بابەتی چیای جوودی ئەو ئاماژە بۆ دەکات کە ناوەکانی گاردوو و کاردوو ئاماژەن بە هەمان چیا و لە ناوی نەتەوەی کوردەوە هاتوون و یۆنانەکان کردویانە بە گۆردی. ئەمجا دەڵێت عارەب جگەل لەو ناوە ناوی گیۆردی و جۆردی بەکاردەهێنن بۆ هەمان چیە. واتە سەرڕایەوەی کە ئەو ئاگاداری زمانە دێرینەکانی وەک سۆمەری و ئەکەدی نەبووە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە کە ناوی کاردوو، جوودی و گۆردی و گوتی ئاماژەن بە ناوی نەتەوەی کورد و هەر هەمان ناون بۆ چیاکەش. واتە هەر ئێمە نین دەرکمان بەو ڕاستیە کردووە بەڵکو سەرچاوەی تریش گەیشتۆتە هەمان ئەنجام. واتە ناوی کورد لە وشەیەکەوە هاتووە کە ماناکەی پەیوەستە بە ئازا، جەنگاوەر، پاڵەوان. ئەم ناوە لە سەرەتای مێژووە بە شێوەکانی گوت، جووت، قاردوو، گورت تۆمار کراوە. هەر لەبەر ئەوەشە لە سەرەتای مێژووە لە سەردەمی ئاشووریەکاندا میدەکان بە گوت ناویان هاتووە. دواتر لە سەدەی شەشەمەوە مادەکان بوون بە کورد. واتە گوت و کورد ئاماژەن بۆ یەک نەتەوە کە نەتەوەی کوردە. ئێمە تاکو ئێستا لە ناوی نەتەوەی کورد تێگەیشتین. ئێستا کاتیەوە هاتووە کە سەیری ناوی کوردستان بکەین.
ناوی کوردستانیش لە دوو وشە پێکاتوە کە کورد و ستان. کورد ناوی نەتەوەکەی و پاشگریستان مانای خاک شوێن دەدات. بەڵام لە سەرچاوە یۆنانیەکاندا زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر ناوێکی تریشەیە بۆ ئاماژەکردن بە کورد و کوردستان. ئەوان بە کورد دەڵێن گۆردی و بە کوردستان دەڵێن گۆردیەن. ئەوەش هاوشێوەیە لەگەڵ ناوی کوردستاندا. لەبەرەوەی ناوەکە پێک هاتووە لە دوو بەش. گۆرد لەگەڵ دیێن. یەکەم بەشی ناوەکە ناوی نەتەوەکەی و دووهەم پاشگرێکە لە یۆنانیدا بە مانای شوێن. ئەم پاشگرە لە زمانی مادیدا هەبوو لە کوردیشدا ئەمڕۆ بە شێوەی یان بە مانای شوێن یان خاک بەکاردەهێنرێت. بۆ نمونە دەڵێن گەرمیان. گەرم لەگەڵ یان واتە خاک شوێنی گەرم و بەرامبەرەکەشی دەبێتە کوێستان، کێو لەگەڵ ستان واتە شوێن یان خاکی کێوان. بۆ جۆرە یان وستان بەرامبەر بە یەکن و هەمان مانە دەدەن لە کوردیدا. جیاوازیەکە ئەوەیە کە بەکارهێنانی پاشگریستان نوێترە لەیان. هەر بۆیە لە سەرچاوە یۆنانیەکاندا بە ناوچەی جەزیرە و بۆتان دەڵێن گۆردیەن لە بری گۆردستان. ئەوەی ئەو ڕاستیە جارێکی تر دووپات دەکاتەوە. گۆردیەن کە سەرچاوە یۆنانیەکان ئاماژیان پێکردووە، سەرچاوە ئارامیەکان وەریان گێڕاوە بۆ زمانی خۆیان و ئەوان بەبێت قاردوو ئاماژیان پێکردو کە ڕێک مانای گۆردیەن یا کۆردیانی یۆنانی و کوردستان دەدات و دەبێتە خاکی یاخود شوێنی کورد. لەبەرەوەی کە وشەی بێتی ئارامی هەمان مانای یێنی یۆنانی و یانی کوردی و مادی دەدات. هەر ئەو شوێنەیە کە نزیکی 5000 ساڵ لەمەوبەر لە سەردەمی سۆمەریدا بەکاردا ناوی هاتووە و دواتر لای ئاشووری و نەتەوەکانی تر بە کورتێ و کووردا و قاردوو و چەندین ناوی هاوشێوەی تر تۆمارکراون. جارێکی تر ئەو ڕاستیە لە ساڵی 1638دا ئاماژەی پێدەکرێت، واتە نزیکی 400 ساڵ لەمەوبەر. گەڕۆکی بەریتانی تۆماس هێربرت ئاماژە بە ناوی شاری تەورەس دەکات. دیسان ئەو ناوی کوردستان و کۆردیان بەکاردێنێت بۆ ئاماژەکردن بە شاری تەورەس. بەڵام لەبەرەوەی بە زمانی ئینگلیزی پێش 400 ساڵ لەمەوبەرە ناوی کۆرتێستانی لە بری کوردستان و کۆردیەنیا لە بری کوردیان نووسیوە، واتە کوردستان و کوردیان هەمان ناون بە دوو شێوەی جیاواز. کەواتە ئێمە لە بنەچەی ناوی کورد و خاکەکەی کە بە کوردستان و گۆردیان و کوردیان هاتووە گەیشتین. ئێستا کە بابزانین یەکەم جار کەی ناوی کوردستان تۆمارکراوە. وەک لە سەرەتای ئەم بەرنامەیەدا ئاماژەمان پێکرد، زۆربەی پەرتووکەکان دەڵێن کە یەکەم جار سوڵتانی سلجوقی ناوی کوردستانی بەکارهێناوە. جا بابزانین بەیەکەوە سەرچاوەکان چیمان پێ دەڵێن. کریستیانەکانی ڕۆژهەڵات پەرتووکیان زۆر لێ بەجێماوە. دوو لەو سەرچاوانە زیانیاری لەسەر کورد و دەوڵەتی کوردی دەدەن. یەکێکیان کە بە کرۆنیکلی مەتی ناسراوە و قەشەیەکی ئەرمەنی خەڵکی شاری ڕۆها یان ئورفە بووە و ڕووداوەکانی ناوچەی خۆی ڕۆها دەگێڕێتەوە، تێیدا ئاماژە بە سەرکردەیەکی سەربازی سەربەمیری گەورەی مەروانی نەسرەددەولە دەکات کە نامەیەک دەنێرێت و پەنای بۆ دەبات و بۆ هاوکاری لە جی خێڵە عەرەبەکان کە نزیکی 1000 ساڵ لەمەوبەر هاتبوونە ئەو ناوچانە و دەڵێت من و کوردستان لە هەلومەرجێکی خراپداین. ئەم بەڵگەنامەیە لەلایەن کەسێک و نووسراوە کە لە ساڵی 1944دا کۆچی دوایی کردووە و باسی ڕووداوەکانی سەدەی 11هەم دەکات. واتە ڕووداوەکان زیاتر لە 100 ساڵ پێش بەڵگەنامەی سەلجوقیە و پەرتووکەکەش هەر پێش ئەو مێژوێ. واتە لە سەدەی 11هەمدا و نزیکی 1000 ساڵ لەمەوبەر ناوی کوردستان بەکار هاتووە. جگە لەو پەرتووکە لە پەرتووکی مایکلی سریاندا ئاماژە بە شەڕی گەورەی نێوان تورک و کورد دەکات کە لە ساڵی 1970دا ڕوویداوە. ئەو کورد بە ماد ناو دەبات و ئاماژە بەوە دەکات کە لەو ساڵەدا کورد دەوڵەتەکەیان لە دەستدا بوو کە مەبەستی لە دەوڵەتی مەروانیە کە یەکێک بووە لە دەوڵەتە بەهێزەکانی کورد. واتە نەک باسی کوردستان لەو سەردەمەدا وەک خاکراوە، بەڵکو ئاماژە بە دەوڵەتە کوردیەکەشی کراوە.
کەواتە ناوی کوردستان وەک خۆی زۆر لەوە دێرینترە کە ئەمڕۆ دەگەڕێنرێتەوە بۆ سەردەمی سلجوقی. ئەمە جگەلەوەی کە لە پەرتووکی دیوان لوغات الئەکراد واتە دیوانی زمانی تورکەکان کە لەلایەن مححمود گەشگەریەوە لە ساڵی 1970دا دانراوە و نەخشەی جیهانی تێدایە، لەو نەخشەیەدا ئاماژە بە خاکی کورد کراوە بە شێوەی ئەرض الئەکراد واتە خاکی کوردان. دەبێت ئەوە بزانرێت کە کەشگەری پەرتووکەکەی بە زمانی عەرەبی نووسیوە، لەبەرەوە ناوەکانیشی کردووە بە عەرەبی. بە دڵنیایی مححمود گەشگەری مەبەستی لە کوردستان بووە، بەڵام لەبەرەوەی کە نەخشەکە بە زمانی عەرەبی بووە، ئەو ناوی کوردستانی وەرگێڕاوە بۆ عەرەبی و بە ئەرض الئەکراد ناوی هێناوە. بەڵگەش بۆ ئەوە لە نەخشەکەدا ئەو هندستانی بە بلادل هند ناوهێناوە کە وەرگێڕاوی ناوی هندستان بووە. ئەو وشەی ئەرضی عەرەبی بۆ وڵاتی ئازربایجان و شامیش بەکارهێناوە، واتە کوردستان و هەمویانی وەک وڵات بینیوە و ناوەکەی وەرگێڕاوە بۆ زمانی عەرەبی. جگەل لەوەش ناوی گۆردیەن کە پێشتر ئاماژەمان پێکرد و زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر لە سەرچاوە یۆنانیەکاندا ئاماژەی پێکراوە، ڕێک شێوەیەکی تری ناوی کوردستان. ئێستا کە بۆمان ڕوون بووە کە ناوی کوردستان زۆر لەوە دێرینترە کە بانگەشەی بۆ دەکرێت و ئەو سەرچاوانی ئەمەش دووبات دەکەنەوە هەندێکیان سەرچاوی کریستیان و تەنانەت تورکیشیان تێدا. بۆ نمونە مححمود گەشگەری لە ساڵی 1976دا لە پەرتووکەکەیدا و لە نەخشەی جیهاندا ئاماژە بە خاکی کوردان دەکا هاوشێوەی خاچی نەتەوەکانی تر. بەڵام با بزانین کێ یەکەم جار ئاماژەی بە جوگرافیای کوردستانی نوێ کردووە. وا دەردەکەوێت یەکەم کەس لە مێژوودا کە ئاماژە بە جوگرافیای خاکی کوردستان بە شێوەنیەکەی بکات، سەرباز و مێژوونووسی ڕۆم ئەمانەیۆس مارسیلینیۆس بووە. ئەم پیاوە لە ساڵی 363 زاینیدا واتە زیاتر لە 1600 ساڵ لەمەوبەر ئاماژە بە کوردستان دەکات لە ژێرناوی دەوڵەتی هەزەبانیدا. ئەو خۆی لەگەڵ سوپای ڕۆمدا هاتۆتە کوردستان و وەک کەسێکی سەربازی و مێژوونووس ئاگاداری وردەکاریەکانی ناوچەکە بووە. سەبارەت بە وڵات و ناوچەی هەزەبان ئەو دەڵێت: لەم ناوچەی هەزەباندا شاری نینەوا هەیە کە بە ناوی نینۆسەوە ناونراوە کە گەورەترین دەسەڵاتدار بووە لە سەردەمی کۆندا و مێردی سەمیرامیز بووە کە پێشتر شاژنی وڵاتی فارس بووە و هەروەها شارەکانی ئەکبەتانە هەمەدان، ئەربێلا، هەولێر و گاوگامێلای تێدایە. وەک ڕوون دەبێتەوە مێژوونووس مارسیلینیۆس هەمەدان و هەولێر و نینەوا و چەند شوێنی تر بە یەک وڵات دادەنێت، بە ناوی وڵاتی هەزەبان ناوی دەهێنێت کە دەوڵەتێکی دێرینی کوردی بووە. بەڕەچاوکردنی ئەوەی کە بەشی باکووری کوردستانی ئەمڕۆ لەو سەردەمەی هاتنی ئەو سەربازەدا لەژێر کۆنتڕۆلی ڕۆمەکاندا بووە. ڕوونە کە مارسیلینیۆس پێناسەی سنوورەکانی کوردستانی نوێی کردووە کە لە ئێکبەتانە واتە هەمەدانەوە دەستی پێکردووە کە پێشووتر پایتەختی دەوڵەتی مات بوو. هەروەها نزیکی 400 پێش مارسیلینیۆس پلینی بە تەمەن وەسفی سنووری باکووری هەزەبانی کردووە و دەڵێت: ئەو بەشەی هەزەبان کە نزیکە لە سووریا بریتیە لە هەولێر کە تێیدا ئەلێکزەندەر داریشی شکاند. ماسیدۆنیەکان یاخود مەقدۆنیەکان هەموو هەزەبانیان بە مەقدۆنیا ناودەهێنا بەهۆی لە یەکچوونیەوە لەگەڵ مەسیدۆنیا و مەسیدۆن. شارەکانی بریتین لە ئەلێکزەندەریە، ئەسکەندەرونە و ئەنتاکیە کە خەڵکی ناوچەکە بە نووسەیبین ناوی دەهێنن. دەبینین شارەکانی ئەنتاکیە و ئەسکەندەرونە کە ئەمڕۆ لەسەر دەریای سپیناوە ڕاستن بە بەشێک لە وڵاتی هەزەبان دانراون کە دەوڵەتێکی کوردی بووە. هەروەها هەموو بۆچوونەکانی مارسیلینیۆس نزیکی 900 ساڵ دواتر لەلایەن مێژوونووسی ئیسلامی ئەلعومەریە و دووبارە دەبێتەوە، کاتێک کە دەڵێت وڵاتی چیاکان ئەلجیبال کە کوردی تێدا دەژی لە نزیک هەمەدانەوە دەست پێ دەکات و لە سیلیسیا یاخود قیلقیلیا بلادت تەکفور کۆتایی دێت. واتە نزیکی 1000 ساڵ دواتر قسەکانی مارسیلینیۆس دووبارە دەکات. بەڵام یاقوبی پێش ئەلعومەری و زیاتر لە 1100 ساڵ لەمەوبەر
کوورەتە جیبال واتە ناوچە یا وڵاتی چیاکان بە وڵاتی کوردان ناودێنێ. تەنانەت ئیبن حەوقەل نزیکی 1000 ساڵ لەمەوبەر لە نەخشێکدا وڵاتی کورد دیاری دەکات و ئەو دەڵێت لە هەمەدان و ئەسفەهان وڵاتی فارسەوە هەتاوەکو ئامەد هەمووی کوردی جیاوازی لووڕی هەزەبانی شارەزووری و ئەوانی تری تێدا دەژین و لەسەر نەخشەش دەستنیشانیان دەکات. واتە ئەویش هاوشێوەی یۆنانیەکان هەمەدان و ئەسفەهانی بە وڵاتی کورداندانا. کەواتە کوردستان جوگرافیایەکی دەرک پێکراو بوو ئەم خاکی کە ئەمڕۆ ئێمە بە کوردستانی دادەنین لە سەدەی چوارەمەوە زانیاری وردی لەسەر درا. جگەلەوە سەرچاوە ئیسلامی و ئەرمەنیەکان هەندێ زانیاری لەسەر شوێنی نیشتەجێبوونی کوردەدەن کە زۆر بابەتمان بۆ ڕوون دەکەن. بۆ نمونە مەسعودی کە خوێنەری کورد هەندێک بۆچوون نەرێنی لەسەری هەیە بەگشتی، بەڵام ئەو زانیاری زۆر وت لەسەر نەتەوەی کورد و شوێنی نیشتەجێبوونی ئەم نەتەوەیە دەدات. مەسعودی ئاماژە بە هەموو ئەو ناوچانە دەکات کە کورد تێیدا نیشتەجێن و دەڵێت ئەوان لە زمومەکانی فارسدان مەبەستی لە ئوستانی فارسە، کرمان، سەجستان یاخود سیستان، خوراسان، ئەسفەهان، ناوچەی شاخاوی ماهات، ناوچە مادیەکانی ماهل کوفە یاخود میدیای کوفە، ماهل بەسرە میدیای بەسرە، ماه سەبزان میدیای سەبزان و دوو ئەیقەر کە بریتین لە ئەلبرج و کەرەجی ئەبی دەلەف، هەمەدان، شارەزور، دەراباد، سامغاد یاخود شەریفاباد، ئازربایجان، ئەرمینیا، ئاران، بەیلەقان، ئەلباب، ئەلئەبواب کە دەربەندی ئەمڕۆی رووسایە، جەزیرە شام و ثەور لە کوردستانی باکووری ئەمڕۆدا. ئەگەر ئەو ڕوونکردنەوەی مەسعودی بکەین بە نەخشەیەک، ئەوە ناوچەیەکی زۆر گەورە و فراوان دەردەکەوێت کە وەک دەبینن شوێنی جیاوازی تێدا. گرنگی ئەم زانیاریانی مەسعودی زۆرە لەبەرەوەی کە مێژووی کورد و شوێنی بوونیان و هەموو ڕابردوویان دەخاتە ڕوو. مەسعودی ئاماژە بە زۆمەکانی کوردەکان کە ئەو بە زمومل ئەکراد ناوی دەهێنێت و لە وڵاتی فارزا بووە. وڵاتی فارس لە ڕابردوودا ئوستانی فارسی ئەمڕۆ بووە. لەوێ ژمارەیەکی زۆری کوردی کۆچەر لەوێ بوون. سەرچاوە ئیسلامیەکان نزیکی 1000 ساڵ لەمەوبەر ئاماژە بەوە دەکەن کە نزیکی 500,000 ڕەشماڵی کورد لەوێدا بوو. ئەمە نیشانی دەدات کە نەتەوەی کورد چەند نەتەوەیەکی گەورە بووە. نزیکی 1000 ساڵ لەمەوبەر تەنها لە یەک ناوچەدا 500,000 ڕەشماڵی هەبوو. مەسعودی و سەرچاوە ئیسلامیەکان ئاماژە بە زمومل ئەکراد دەکەن، واتە زۆمەکانی کورد. وشەی زم لە زمانی مادیدا تۆمار کراوە بە مانای ئەرد و زەوی، بەڵام زۆم لە کوردیا مانای کۆمەڵێک ڕەشماڵ دەدات. واتە لەو ناوچانەدا لە ڕابردوودا بە زمانی کوردی قسەکراوە و سەرچاوە ئیسلامیەکانیش هەر ئەو وشە کوردیان تۆمار کردووە بۆ ئاماژە بە شوێنی کوردەکان کە لە وڵاتی فارسدا بووە کە ئوستانی فارسی ئەمڕۆیە. ئەمڕۆ ئەو خەڵکە هەر بە لوور دەناسرێت. هەروەها مەسعودی زانیاری گرنگی تر دەدات. ئەو باسی کورد دەکات لە ئەهواز، هەمەدان، ئەسفەهان، خوراسان و ناوچەی تارانی ئەمڕۆ لەبەرەوەی کە ئەو باسی کەرەج و بورجی ئەبودەلەف دەکات و هەروەها باسی ئەرمینیا، ئازربایجان و شام و زغور دەکات. واتە کورد لە ئازربایجان، ئەرمینیا، شام، ئەسفەهان، سەر دەریای سپی ناوەڕاست، خوراسان و بەلوزستان و بەشێکی گەورەی ڕۆژهەڵاتدا هەبوو. مەسعودی بە ئاماژەکردنی بە کورد لە بەلوچستان و خوراسان ئەوە دووپات دەکاتەوە کە ئەو کوردانی ئەمڕۆ لەوێن بەلایەنی کەمەوە زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر لەو ناوچانت بوون و دەشێت سەدان و هەزاران ساڵ پێشتیش لەوێ بوو بێت. واتە زۆر پێش ئەو مێژووە هەبوون کە ئەمڕۆ بە هەڵە خەڵک دەڵێن گوایە لە سەردەمی نادرشادا کورد براونەتە خوراسان. هەروەها ئەو ئاماژە بە کورد لە وڵاتی شامدا دەکات کە سووریای ئەمڕۆیە و دووپاتی دێرینیان لەسەر ئەو خاکە دەکاتەوە. جگەلەوە ئەو ئاماژە بە ئازربایجان و ئەرمینیا دەکات و دواتریش سەرچاوە ئیسلامیەکان میری کوردی بە خاوەنی ئازربایجان ئاماژان پێکردو.
جگەلەوە مەسعودی ئاماژە بە شاری دەربەند دەکات کە لە ڕابردوودا سەر بە ئازربایجان بوو بە دەست کوردەوە بووە و ئەمڕۆ بەشێکە لە خاکی رووسیا هەروەک قەڵاکەی هەتاوەکو ئەمڕۆ دەبینرێت. هەروها زانیاریی گرنگی تری مەسعودی بریتە لە ماهی کوفە، ماهی بەسرە و ماهی سەبزان کە ئەوانە لە ڕاستیدا بریتین لە بیدیای بەسرە و میدیای کوفە و میدیای سەبزان. ئەوانە ناوجەرگەی وڵاتی ماد بوون و لە سەردەمی ئیسلامدا بە ماه ناودەبران و ناوچەکانی دینەوەر و نەهاوەند و چەند شوێنێکی تری کوردستانی دەکردەوە و زیاتر ناوچەی کەلهوڕ و لوڕ و لەک بوون. هۆکاری ئەو ناوانە بۆەوە دەگەڕێتەوە کە باجی ئەو ناوچە میدیانە دەچوو بۆ عەرەبە هاوردەکانی بەسرە و کوفە، هەر لەبەر ئەوەیە کە ناوچەکان ناونراون میدیای بەسرە و کوفە. جگەلەوە مەسعودی سنوورەکە دەباتە ثغور کە ڕێک ئەو ناوچانەیە سەرچاوە یۆنانیەکان وەک هێرۆدۆت نزیکی 1500 ساڵ پێش مەسعودی ئاماژیان پێکردووە وەک سنووری خاکی مات، واتە سەرچاوە ئیسلامی یۆنانیەکان سەبارەت بەم بابەتە تەواوکەری یەکترین لەسەرەوەی خاکی مات هەر هەمان خاکی کورد بووە. جگە لە مەسعودی مێژوونووسی ئەرمەنی هەیتومی کریاکۆس نزیکی 600 ساڵ لەمەوە بەر قسە لەسەرم بابەتە دەکات. ئەو سەرەتا دەڵێت کوردەکان مادن و لە بری وڵاتی کوردستان ئەو بە وڵاتی ماد ناوی دەهێنێت. هەرچەندە ئەم مێژوونووسە وردەکاری لەسەر هەموو شارەکانی کوردستان نادات، بەڵام هەندێک زانیاری زۆر سەیر و نوێ لەسەر خاکی کوردستان دەدات. هەیتوم ئاماژە بە درێژی خاکی کوردستان دەکات کە ئەو بە وڵاتی ماد دەیناسێنێت و شاری کرماشان بە شاری هەورامان ناو دەبات وەک یەکێک لە شارە گەورەکانی کوردستان. بەڵام زانیاریی گرنگی تر دەدات. لای ئەو یەکێک لە شارە گرنگەکانی تری کوردستان شاری شیرازە، واتە ئەو شاری شیراز هاوشێوەی شاری کرماشان بە شارێکی کوردی و مادی ئاماژە پێ دەکات و بێکێک لە شارە گرنگەکانی کورد ناوی دێنێت. دیارە ئەو زانیاری هەر لە خۆیە نییە، لەبەرەوەی چەند سەدەیەک دواتریش شاری شیراز کرا بە پایتەختی دەوڵەتی زەندی کورد و هەتاوەکو ئەمڕۆ لوڕەکان لە شیراز هەرماون. جگە لە شاری شیراز ئەو سنووری کوردستان هەتاوەکو بەندەر عەباس دەبات و ئاماژە بە دوورگەی قیشمی ناو کەنداو دەکات وەک بەشێک لە خاکی مات لە ناو کەنداودا و کە ئەو دەڵێت بە مرواری بەناوبانگە. هەروەها سنووری ڕۆژهەڵاتی کوردستان دەباتە لای ئەفغانستان و بەلوچستان. بابەتەکەیەک لایە، ئێمە نابێت لە سەرچاوەکانە هەر بۆ کوردستان بگەڕین، لەبەرەوەی وڵاتی کوردومات یەکێکن. وەک بینیمان هەیتومی کریاکۆس کورد بە ماد ناو دەهێنێت و وڵاتی کوردستان بە وڵاتی ماد ناوی دەبات. جگەلەوە ئەگەر سەیری سەرچاوە یۆنانیەکان بکەین، بۆ نمونە پتۆڵمی سرا بۆ هێرۆدۆت ئەو جوگرافیایی وڵاتی ماد کە ئاماژەی پێ دەکەن ڕێک لە سەرچاوە ئیسلامیەکانی دواتردا دووپات دەبێتەوە. ئەگەر جاری تر سەیری نەخشەکەی مەسعودی بکەین وڵاتی مادمان بۆ دەردەکەوێت کە دیسان ئەو ڕاستیە دووبارە دەبێتەوە کە وڵاتی کوردومات یەک بوو و هەیتومی کریاکۆس لەسەر بنەما ئەوەی گوتووە. ئەو ناوچانەی کە مەسعودی نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئاماژەی پێکردوون، هێرۆدۆتیش نزیکی 2500 ساڵ لەمەوبەر ئاماژەی پێکردووە، بەڵام بە ناوی وڵاتی مادەوە. ئەو وڵاتەش لەسەر دەریای سپی ناوەڕاستەوە هەتاوەکو کەنداو دەڕوات و هەتاوەکو بەلوچستان و ئەفغانستانیش دەگرێتەوە. لەبەرەو کوردستان لە ژێر ناوی وڵاتی ماددا 2500 ساڵ لەمەوبەر ئاماژەی پێکراوە. هیچ کەسیش هێندەی هەتومی کریاکۆس و میکائیلی سریان ئەو بابەتە یەکلا ناکەنەوە. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، هەیتوم نزیکی 700 ساڵ لەمەوبەر دەڵێت کوردەکان مادن و دواتر وڵاتی کورد بە وڵاتی ماد ناو دەهێنێت و هەروەها میکائیلیش بە هەمان شێوە لە سەرەتای شارستانیەتەوە ئاماژە بە مێژووی ماد دەکات و دواتر دەڵێت کوردەکان مادن. وەک سەرنجرا زیاتر لە 2500 ساڵ لەمەوبەر شوێنی مادەکان و زیاتر لە 1000 ساڵ لەمەوبەر شوێنی کورد لە بەلوچستانەوە دەستی پێکردووە تا سنووری ئەفغانستان و لەوێشەوە بۆ ئازربایجان و ئەرمینیا و رووسیا. سەرڕایەوە زۆر تاکی کورد لەوانەیە ئەمە بە زیادەڕەوی بزانێت. دوایەوەی سەدێک مێشکی تاکی کورد پڕ کراوە بە درۆی نەتەوەکانی دراوسێ، بەڵام سەرڕایەوە دوو نەخشە کە لەلایەن کورد خۆشیەوە نەکراوە سەبارەت کوردستان هەموو ئەو گومانانە لادەبن. کۆنترین نەخشە کە بناسرێت لە ئەوروپادا کە ئاماژە بە کوردستان بکات
نەخشەیەکە کە لەلایەن نەخشەسازی فەرەنسیەوە لە ساڵی 1684 کراوە بە ناوی ئالان مانسیۆن مالەت. هەرچەندە نەخشەکە وردەکاری شوێنەکانی تێدا نییە و دیارە لەو سەردەمادا ئەوروپیەکان بەگشتی شوێنەکانیان بیستووە و ئاگاداری وردەکاری شوێنەکان نەبوون، لەبەرەوە نەخشەکە زۆر سادە و ناتەواوە. سەرڕایەوە وەک بەڵگەنامەیەکی مێژووی بەهای خۆی هەیە کە کوردستان لەسەر نەخشەیەکی ئەوروپی لەو سەردەمەدا دەستنیشان کراوە. بەڵام نەخشەیەکی نوێتر هەیە کە لەلایەن دەستگای ئیلیاسی لوبنانیەوە دروستکراوە و زانیاری زۆر گرنگی تێدا. دەستگای ئیلیاسی چاپەمەنی لە ساڵی 1930دا لە لوبنان دامەزراوە و لە ساڵی 1970دا نەخشەیەکی کوردستان و شوێنی شتەجەی کوردی دروست کردو. ئەم نەخشەیە سەرچاوی جیاوازی زانیاری بەکارهێنا و جگە لە نەخشەکە خۆی بە وردیش لەسەر کورد و شوێنی نیشتەجیانی نووسیوە. بەڵامەوەی کە گرنگە دەبینرێت ڕێک ئەو قسانەی مەسعودی و کریاکۆز دووپارە دەکاتەوە کە کورد لە بەلوزستان هەتاوەکو ئەفغانستان و رووسیا هەبوون و ئەوانە وەک شوێنی کورد دەستنیشان کراون. تەنانەت بوونی کورد لەسەر کەندا و کە 600 ساڵ پێشتر کریاکۆز لە دوورگەی قیشم ئاماژەی پێکردووە وە خۆیان لە ساڵی 1970دا هێشتا بەرامبەر ئەو دوورگەیە مابوون. کەواتە ئەوانە هیچی ڕێکەوت نی. ئەم نەخشەیە یەکێک لە باشترین نەخشەکان لەسەر وردەکاری خاچی کوردستان کە لە سدەی 20دا دروستکراوە. لەبەرەوەی لە تەک نەخشەکەدا نزیکی 15 پەڕ لەسەر کورد و بوونیان لە ناوچە جیاوازەکان نووسراوە. بۆ نمونە کورد لە شارەکانی وەک بەیروت، حەما و دیمەشق و حەلەب لە سووریا، لە میسر، لە فەڵەستین و تەنانە ژمارەی کورد لە هەندێک لەو شارانەشدا دەستنیشان کراون. هەروە لە بەلوچستانی ناو ئێران و بەلوچستانی پاکستان و لە ناو ئەفغانستانیشدا کوردی دەستنیشان کردووە. گرنگی ئەم نەخشەیە لەوەدایە کە لەلایەن دەستگایەکی عەرەبی لوبنانیەوە کراوە و لە ساڵی 1940دا ئەوە کراوە. ئەو کات کە ناسیۆنالیستی عەرەبی باڵی کێشا بوو بەسەر دەستگا چاپەمەنیەکاندا. سەرڕایەوە ئەو نەخشەیە ڕێک گزارش لە نەتەوەیەک دەکات کە بە هەموو ڕۆژهەڵاتدا بڵاو بووە و پاژماوە و قەڵەمڕەوی ئیمپراتۆریەتی ماد و ڕابردووی مەزنی ئەم نەتەوەیە لەسەر نەخشەی ناوچەکە ڕوونە. وەک ئەمڕۆ لەم بەرنامەیەدا ڕوون بووە، ناوی کوردستان ناوێکی زۆر دێرینە، لەبەرەوە نابێت چیتر ئەو زانیاری هەڵەیە دووبارە بکەینەوە کە گوایە بۆ یەکەم جار کوردستان لەلایەن سوڵتانی سلجوقیەوە ناوی هاتووە. بۆ نمونە لە سەردەمی یۆنانیەکانە وەکو ئەمڕۆ لەم بەرنامەیان بینیمان ئەو ناوە تۆمار کراوە، واتە 2000 ساڵەمەوە پێش ناوی کوردستان بە شێوەی کوردیان تۆمار کراوە. ئەمە جگەلەوەی کە سۆمەریەکانیش هەمان خاک بە خاکی کاردا تۆماریان کردو. لە ڕاستیدا ئەو خاکەی کە نزیکی 2500 ساڵەمەوە بەر لە سەرچاوە یۆنانیەکاندا وەک خاکی میل ئاماژەی پێکراوە، هەر هەمان خاکی کوردستانە. ئەو ڕاستیە لە سەدەکانی دواتریشدا و لە سەردەمی ئیسلامدا دووبارە بووە و تەنانەت لە سەدەی 20دا کاتێک کە دەستگایەکی عەرەبی نەخشەیەک بۆ کوردستان دەکات، کوردستان ڕێک لە کەنداوە دەست پێ دەکات هەتاوەکو دەریای سپی ناوەڕاست. سەردەمانێت کوردستان زۆر لەوەش گەورەتر بوو. پاژماوەی کوردستانی گەورە لەو کوردانەدا دەبینرێت کە ئەمڕۆ لە بەلوچستان و خوراسان و ئازربایجان و رووسیا و لوبنان و میسر داماون. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە کە کورد و کوردستان جارێکی تر بە خۆمان و نەوەکانمان ئاشنا بکاتەوە. ئەوەش بە بەکارهێنانی بەڵگەی زانستی و بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بۆمان دروستکراوە. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.